سڵاوی خوا لە ئێوە بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتتان باش لە بەرنامەی پەیامی تۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستین لە شاری هەولێر و لە شەقامی ئیسکان. ئەو شەقامەی لە ڕۆژدا زۆر ئاساییە، بەڵام کە شەو دادێ شێوازێکی تر بەخۆیەوە دەبینێ. لە حقیقەتدا کە شەو دادێ ئەم شەقامەت زمەی دێ لە گەنج، شەقامێکی تەواو گەنجانە، زۆرەها خواردن، زۆرەها شێواز، ینی خەڵک لێرە ئامادە دەبێت. لە خەڵکی هەولێر و دەرەوەی هەولێر و تەنانەت دەرەوەی کوردستانیش و تەنانەت لە شارەکانی تری عراقیش خەڵک کە سەردانی هەولێر دەکەن دەبێت سەردانێکی شەقامی ئیسکان بکەن. بۆ ئەوەی کە ئێمە بزانین ئاخۆ گەنجان ئەوەندە بۆ حەزیان لێ بێن سەرێک لە شەقامی ئیسکان بدەن، شەوانە چەند کاتێک لێرە بەسەر برن. یاخود لەو کاتانەی کە یاری هەیە بەڕاستی ئەم شەقامەت زمەی دیارۆکو لە پشتەوە دیارە کە چۆنە دەبینین ئەم خەڵکە ئاوا سەیری ئەو یاریانە دەکاوە بۆ شێوەیە ئامادەیە بۆ ئەوەی کاتێکی خۆش لێرە بەسەر بەرێ. هەمومان دەزانین کە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە چێشتخانەی خۆش و چێشتخانەی باش و خواردنی چاک هەیە، بەڵام ئەو شەقامی ئیسکانە یاخود لە شەقامی ساهۆڕەکە لە سلێمانی تایبەتمەندیەکی هەیە، هەندێک زۆر خواردنی لێیە، هەندێک شێواز لەوێ پەیڕەو دەکرێت لە شوێنەکانی تر نییە. ئێمە دەمانەوێت بزانین گەنج لەگەڵبوونی ئەم هەموو چێشتخانە و ئەو هەموو خواردنگە چاکچاکە لە شارەکانی تر یاخود لە گەڕەکەەکانی تر یاخود لە شوێنەکانی تری هەولێر بۆچی بە تایبەتی دێن لەم گەڕەکە یاخود لەم کۆڵانە یاخود لەم شەقامە کۆ دەبنەوە و ساتێک بەسەر دەبن. لەگەڵمان بن بابزانین ئەم جارە پەیامی تۆ چ پەیامێکی پێیە و گەنجان پەیامیان چییە بۆ ئەم بەرنمەیە و بابزانین گەنجان چۆن باز لەوە دەکەن کە ئایا هاتنیان بۆ ئێرە چ تام و لەزەت و چێژێکی لێوەردەگرن. فەرمون لەگەڵمان بن. ئاخۆ گەنجان ئەوەندە بۆ حەزیان لێ بێن سەرێک لە شەقامی ئیسکان بدەن، شەوانە چەند کاتێک لێرە بەسەر برن. خواردنەکانی بەعام هەموو خواردنەکانی لێیە، خواردنەکانی خۆشە، ئەوەیە جیاوازەکە. شوێنێکی گشتیمان نییە، تەناوی هەیە ئیسکانەکە بتوانە هەمویان بێکۆ دابنیشن دوو قسە بکەنەوە بە پارێکی کەم بتوانە خۆشێکی باش بکەم خۆیان. ناجادی لەگە برادران خۆشە دادەنیشی کە خواردنەش دەخۆین بە جەماعی خۆشە. لە ڕاستیدا شوێنێکی زیاتر کۆمەڵایەتیە، خەڵکەکان زیاتر کراوەنە، هەروەها لە ڕووی چینایەتیش چینی وەسەد زیاتر لێرکانێ لەگەڵ نزمتر. ئێرە خواردنەکانیان جیاوازەکەی ئەوەیە کە بەیانیانیش ئێرە وەرە سێ شەوە ئێرەیە. سڵاو بەڕێز چۆنی ستاچی باشی خواڵە سەودان سەلامەتی سپاس. ئیسکان تایبەتمەندی چی هەیە؟ نازانم زەنابتان چۆن چۆنی ئێستا ئەم شەوە لێرن؟ ئەم شەوەڵە هەر هاتین بۆ خۆشی کاتێکی خۆش بەسەر بەرینەوە. دەڵێن زۆر لەوانەیە کە دێن بۆ ئیسکان حەزیان لێرە ژەمە خواردنێک بخۆن، مەسەرەن لە فەیەک بخۆن، شتێک بخۆن. ئەو خواردنە چ جیاوازە چیە لەگەڵ خواردنی شوێنەکان؟ خواردنەکانی بەعام هەموو خواردنەکانی لێیە، خواردنەکانی خۆشە، ئەوەیە جیاوازەکە. دەڵێن خواردن لە ماڵێ خۆشترە، مەسەرەن هەموو بۆ نمونە باز دەکرێت. جاروێوە نییە بڵێن خواردنی ماڵێ هەر ماڵێ خۆش نییە، یعنی جاروێ خواردن ینی ئەی سیرکردنی یاری لێرە چێژێکی تری هەیە، تایبەتمەندی هەیە لەگەڵ ماڵێ؟ بەڵێ چۆن تایبەتمەندی لێرە خۆشترە، لەگە برادەراندا دەنیشی خەڵە باڵەفترە، ئەوان هەموو هۆکارن. گەنجان زیاتر و لە ئیسکان دەکەن. شەقامی ئیسکان هەمیشە گەنج لێرە ماشەڵات زمەی دێ وەکو گەنجێک، وەکو چۆن دەڵێ ئاگادار لە بواری گەنج. پێ دوای گەنجان بۆ ڕوو لێرە دەکەن بۆ ئەو خواردنەی کە لە شوێنی تر هەیە وایان لێ ناکە بسن بۆ شوێنی تر، بەڵام زیاتر دێن بۆ ئێرە مەسەڵەن. بەڵێ گەز لە هەر شوێنە کۆ دەبێتەوە کە ئازوو ئارزەکانی خۆی تێدا ببینێتەوە. شوێنێک نێ لە کوردستان لە هەولێر گەز تێدا کۆ بێتەوە بتوانێت کە هەموو هاوڕێکانی خۆی تێدا بێنێت. شوێنێکی گشتیمان نییە، تەناوی هەیە ئیسکانەکە بتوانێت هەمویان بێکۆ دابنیشن دوو قسە بکەنەوە بە پارێکی کەم بتوانە خۆشێکی باش بکەم خۆیان. ئەو شوێنە ئیسکان بۆی خەڵک لێ کۆ دەبێتەوە، تۆ دەتوانێت هەموو هاوڕێکان لێ بێنێت، چاچی لێ بخواتەوە بە پارەکە بێت کە لە بەرچێتی بتوانێت تۆزێک خۆشی بە خۆی. خواردنی ئێرە بێ لە مەسەلەی نرخ چ جیاوازیەکی؟ هیچ جیاوازێکی نییە خواردنی ئێرە، هیچ جیاوازی لە خواردنی شوێنەکان درێن. خواردنی ئێرە جیاوازیەکی هەیە، ینی تایبەتمەندی هەیە، هەندێک خواردن لێرە هەیە لە شوێنەکانی تر نیبوون. نا لە هەموو شوێنەکە خواردانە هەیە لێرە شتی ئەشتانەی لێرانە دووبارە بە نسبەتەوە گەنجانەکە بەردەوام لێرە. من بەردەوام لە ئیسکانم خواردنەکان لێرە دووبارە، بەڵام تەنها شتێک لێرە ئەوەیە کە گەنجەکان دەتوانن بۆ تا ڕادەیەک ئەو خەمباری هانە لەبیری کە لێرە لەگەڵ گەنج لەگەڵ هاوڕەکانی خۆیان دەمەتەقەی بکەن قسەیەکی خۆش بە چاک بخۆنەوە بۆی تۆزێک لەو ژیانە سەختێکە هەیەە تێپەڕێنن کاتەکانی خۆیان پێ بە چۆن دەڵێ بە فیرۆ بدەن. ئەو گەنجانە هەموو ڕوو لێرە دەکەن حەزیان لە خواردنی ئێرەیە. سببەکە چییە؟ خواردنی ئێرە تایبەتمەندی لۆ ئێرە بەناوبانگە، ینی شەقامی ئیسکان بۆچیەوە بەناوبانگە؟ بۆچی ینی خواردنی ئێرە چ جیاوازی لەگەڵ ماڵی هەیە لەگەڵ شوێنەکانی تر؟
زارێ بەخێر بێن سەر هەردوو چاوم طبعاً ئیسکان لە بیدایەت لە نۆتەکان پاش ئینتفاضەی نۆتیەکەوە ئەو منطقەیە زۆر لەبەرەوەی هیچ خواردن هەبوو یەک دووخوا خواردن لە نۆت و یەک کامە یەک لەوان ئەمە بووین دەزانم ئەم گۆران لە قەدیمەکان ئێرە مرتباتماندانا ئەوەلەن ئینارە بەڕە ئەوە ساردەمنی ئەزبەریە قەیدا ئەو ساردەمەنێ کانگۆ دروستان دەکرد جیاوازی هەبوو لەگەڵ شوێنەکانی بزانە ئیمان لە بیدایەتەوە ئەمە مەشهور بووینە بە ساردەمەنی غازی بۆ گەز غازی بەخۆی ساردەمنی غازی بەخۆی لە لای سوڵتان زەفەری ئەوە بووە فەرعی ساردەمەنی غازی وە گەزشمانە و گەزە بۆ حەمەد لای سینە مەسلحەدین ئەوزە لێرە بووە گەزەکە لەبەرەوەی سەحای ڕێی نەداگوتی لایە مرتبات لای گەزناوی مەساحەتان هیچکەیە کردمانە گەز گەزەکەش هەمووتان دەزان چۆنە پاشی ماوانکە هات لێرە سوورداش بوو بەڕەحمەت بیمام داود و گەسپارۆخ و دوان ئەمە زیاتر دەمەوێت ئەوەی کە تەرکیزی بکەمە سەر ئەوەیە کاک ئازی ئەوەیە بۆچی خەڵک زیاتر مەسەرن شەوانە گەنجان بە تایبەتی کۆڵانێکی گەنجانەیە ڕاستە لەوانەیە خاوەن دوکانەکان بوو پیر بووبن وەکو زەنابەت پیریش نیە ئێستا ئیشاڵە گەنجی ها بەڵام بۆچی ئەو گەنجانە ئەوەندە حەزیان لە خواردنی ئەو کۆڵانەیە بۆچی خواردەکان میلیە هەرزانەیە کە هەرزانە پاک و خاوێنی باشترە تەمان ئەوزە تو نازانێ تاقی ناتوانین تەقیم بکەی خواردنەکە خاوێن هەرکە خۆ و زەمیری خۆ لێرە کە خزمەتی ئەو گەنجانە دەکرێت تەمان بەبێ فەرقوجدا نییە فیلان کابرا زەنجینە کابرا فەقیرە مهم دێ دەت ئەمە خواردنەکان میلیە گورە بە ڕۆژە لەمانێ 1000 چیلۆ گورە بە ڕۆژەی دابنێن وە چێرە ناخۆن تا بەس دو تامینە بە کەیفی خۆی لێرە بە کەیفی خۆی گوڵە ڕۆژەکە فرەدەدا ئیدی بەیانیانش دەبێت خاوێنکەن وەڵە بەلەدیە فەوتایە بە قورئان دەستان خۆش بەخۆی بەگشتی لە هەموو وڵاتێک ینی بەخۆم هەر لە دەری هەندێک ژیامە بەخۆی بەعام لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک ینی منطقەک هەیە ئاوەدان بێ ئێستا لە لەندەن منطقەیە ئۆکسفۆرد ئیجوارۆت پێدەن شەوان بڕۆ حتى سعات 2 ئیزدحام و ئاوەدانە خەڵکەکە تام لەو منطقەی وەردەگری نانەکەی بخوا بەخۆی زۆر شوێنی تر هەیە مەسەلە نانەکەیە مەسەلە جۆرا و جۆری خواردنەکانە مەسەلە ئەنی هەر شوێنەکە ئاوای گەنج بخۆی شوێنەکە ئەوهایە گەنجەکان زۆر کەفیان بەجادە ئیسکاندی ئەو تقریبا 26 ساڵەکە ئەو خواردنەی گەزغازی کە لێرەدانرا خەڵکەکە بەعام حەزیرێ هەولێر شوێنی شوانی بوو خەڵک بڕۆ بۆ پیاسە بۆ گەڕان ئێرە ناوبانجی دەرکرد بۆ یعنی بۆ ناخواردن بۆ تۆپانە یاری تۆپانە دەبی کراسیکۆ ئەوانە خەڵکەکە زۆری پێی دڵی خۆش دەبێ لێرە سەیری یاری بکاتن کابرا گوڵە بە ڕۆژە دەکردن لە یەکەو لە فەچی دەخۆن دوو برادەر یەکتر دەبینن نانەکەی دەخۆن و تۆ ئەوەکەی دەکەن ڕازەچنەوە بوو چۆنی ڕۆژیاخۆ بەخێر چای ئێرە فەرقیە لەگەڵ چای بە قورئان زۆر ئەوە هەیە ئێستا چایم خوارد تازەکە دوێ فەرقی هەیە ئەوە هێنیان تێکرد بوو دوێ تیان نەکرد بوو زۆر ئێتیمان پێدەن لەگە مالە خواردنەکەت لێرە بەدڵە مەسەرەن لە شوێنی تکە نییە ئەتۆ ئەو خواردنەی کە لێرە دەیخۆی جیاوازی چێ لەگەڵ ماڵێ بەخوا پاچەش خۆشە لێرە بەێ لەوڵای لە ماڵێ کەم لێ دەنێن بە ساری ئەگە جارێک ناوەڵە برادران دادنیشی نەخۆی جوایشە لەگەم مال هەر مەسەلەکە ئەوەیە کە بێکۆ دادنیشت کاتێک بەسەر دەبەنیان زیاتر خواردنەکانە نازیاتر لەگە برادران خۆشە دادنیشی کە خواردنەش دەخۆی بە جەماعی خۆشە
شلونك حبيبي؟ صحتك. شنو الفرق بين هذا شو اسمه الطعام والقز اللي معلقين يعني؟ طبعا فرق كبير. شنو الفرق يا أخي؟ يعني طعم الفحم، نكهة تفرق. هو يعني شاي، إذا هو شاي على الفحم هو نفسه اللي معلقين يعني؟ لا خمرة. الخمرة مالته تختلف. شنو الخمره مالته اللي مخلين بها؟ اي نعم، التخميرة مالته. هاي منين جبتوا هاي الفكره؟ هذا اصل سوري يعني اي نعم. اشتغلت انا بسوريا تقريبا مدة سنتين وفتحنا هنا اول ناس احنا بأربيل. شو الشباب كل ليله مثلا معظم الشباب يتجهون الى شارع اسكان خلينا نقول. شارع اسكان يعتبر هسه من احلى شوارع اربيل خلينا نقول، لان يبقى متاخر. ادري مثلا اكو مطاعم راقيه باربيل مثلا. هنا مرغوب الاكل الشعبي. شنو الفرق بها بين اكلاتكم هنا والاكلات اللي بالمطاعم مثلا؟ ما بيها فرق، بس الاكل الشعبي يصير اطيب شويه. يصير اطيب، يعني ايش يقولون مثلا شباب لما ياكلون هنا؟ والله يقول كلش طيب. انت منين؟ مصلاوي. مصلاوي؟ شو كنت؟ صار لي تقريبا 9 سنوات. 9 سنوات. الله يسلمك. تسلم حبيبي. الله يخليك. شلونك حبيبي؟ حبيبي الله يحفظك شو ويخليك. كنت جيت واربيل؟ البارحة. منين؟ من ديالى. زين الشاي هنا والشاي مال ديالى شكو فرق بيناتهم؟ والله فرق كبير. شنو الفرق يعني كبير؟ لا طريقة حلوة على الفحم ليش هاي الطريقة ما عندكم؟ لا بس ما حد يسويها يعني دائما. مو دائما يسويها يعني. أول مرة جاي هنا؟ لا أنا أجي دائما هنا. زين يعني شنو اللي تشوفه هنا مثلا ماكو بغير مكان؟ والله كل شيء موجود، بس كل مجتمع له يعني طريقته اسلوبه بالتعامل، اسلوبه بالبضاعه، بعرض البضاعه. يعجبك يجي؟ الاسلوب كلش جميل، يعني اسلوب جميل. احنا دائما نجي لهنا لانه منطقه شعبيه تحس بها يعني الناس بسيطه على بساطتها. يعني الشباب يعني احنا نشوف يعني تقريبا الشارع شبابيه خلينا نقول. الشارع شبابي شبابيه خلينا نقول معظمهم لمن يجون هنا يعني يعتبرون الاكلات هنا تختلف يعني مع غير مكان. هي الاكلات هنا اكثرها اكلات شعبيه وارخص واحسن، يعني الناس تحس بها طعم يعني، لانه شو تقول اكلات يعني شعبيه متداوله وتحس بها طعم دائما يعني. اسكان شقامك نظر مشار زايتان هي بيناسي خلشيره بنيوه خلشيره اي زور ساكا تایبەت مندی چی هەیە ئیسکان ئەو تایبەت مندی چییە وای کردێکە گەنج ئاوارو لێرە بکات؟ بەڵێ وەڵاهی لە ڕاستیدا شوێنێکی زیاتر کۆمەڵایەتیە، خەڵکەکان زیاتر کراوەنە، هەروەها لە ڕووی چینایەتیش چینی وەسەد زیاتر لێرکانێ لەگەڵ نزمتر. خواردنەکانی ئێرە تام چێژێکتان پێ دەبەخشێ؟ وڵای هەر خواردنە و سێژێش تایبەت هەیە تەبعاً، بەس زیاتر خواردنەکان لێرکان لەبەر ئەوەی گشتیە و بەرچاوە زیاتر خەڵکەکەی خڕ دەکاتەوە لێرە. هەر تەنها مەسەلە خواردنەکەی ئێوە لێرە کۆ دەبنەوە یاخود شتێکی تر هەیە کە گەنجان لێرە کۆ؟ طبعاً هەر کەسەوە کاری خۆی هەیە بۆ هەیە بۆ هاوڕێیەتە، هەیە جار هەیە بۆ سیرکردنی تۆپانە و یاری ئەو شتانە دێ. یاری تۆپانە یعنی کە لێرە سیر دەکەی چ جیاوازی لەگەڵ؟ جیاوازەکەی زیاترە طبعاً لەگەڵ هاوڕێی خۆی هەیە زیاتر هەست بە خۆشحاڵی دەکات، خۆشبەختترە. بۆ نمونە ئێستا خواردنی خۆش هەیە مەسەلەن لە مەطاعمی دەرێ مەسەلەن ئەو خواردنانە ئێرە جیاوازێکی بەخۆی زیاتر هەر ئەو هەستەیە کە لەگەڵ هاوڕێیان ئەوەی دەکەگەنە خواردنەکە بڕی لە ڕووی چێژی تامەوە زۆر لێکیش نزیکە، بەس لەوەی کە لەگەڵ هاوڕێیانی دێ ئێرکوانە ئەو هەستە بەخۆی تایبەتە. وڵی زیاترێکوانە کراوەیە، تۆ دەچی لە شوێنێک دادەنیشی لە مەطعمێک شتێک لە ژوورەوە دادەنیشی، لێکوانە لەگە هاوڕێکانە دادەنیشی خەڵک دەبینی دێت و دەڕواتن هەستەکە خۆشترە، زیاتر خەڵک بۆ تۆپانێ دێتن خاستن ئەو شەوانێکە یاری بەهێزەنە. خواردنە کوردەوارێنی لێرن تامچێژیشی هەیە؟ وڵای تامزێژی هەر تقریبەوە چیەکە بەس زیاتر لەگە ئەوەی لەگە برادرانە لەگە هاوڕێکانە خۆشترە، تامژێژی زیاتری لێ دەبینی یان شوێنەکە کراوەیە. زۆر دەرێ گەنجەکان ئێواران زیاتر دەن لە ئیسکانان، زیاتری تقریبەن بۆ پیاوانی شێکوانە. دەزانم گەڕەکە ئەنی شەقامەکە زیاتر گەنجانەیە و پیاوانەیە، ئافرەتی لێنی ئافرەت کەم دێت تێکوانە. ئاخۆ گەنجان ئەوەندە بوو حەزیان لێ بێن سەرێک لە شەقامی ئیسکان بدەن شەوانە چەند کاتێک لێرە بەسەر برن. خواردنەکانی بەعام هەموو خواردنەکانی لێیە، خواردنەکانی خۆشە،
ئەوێ جیاوازەکە شوێنێکی گشتیمان نییە تەناوی هەیە ئێسکانەکە بتوانە هەمویان بێکۆ دابنیشن دوو قسە بکەنەوە بە پارێکی کەم بتوانە خۆشێکی باش بکەم خۆیان ناجادی لەگە برادران خۆشە دادەنیشی کە خواردنش دەخۆی بە جەماعی خۆشە لە ڕاستیدا شوێنێکی زیاتر کۆمەڵایەتیە خەڵکەکان زیاتر کراوەنە هەروەها لە ڕووی چینایەتیش چینی وەسەد زیاتر لێرکانێ لەگەڵ نزمتر ئێرە خواردنەکانیان جیاوازەکەی ئەوەیە کە بەیانیانیش ئێرە وەرە سێ شەوەی ئێرەیە وڵای شوێنێکی خۆشە شەوانەیە بەڕاستی بۆ گەنجەکان شوێنێکی گەشتیاریە وایە گەشتیاریە ئەی مەسلەی خواردن دەڵێن عادەتەن خواردنی ماڵێ تام و چێژی زیاترە خۆشترە بەڵام ئەو گەنجانە هەموو ئێوارەیەک لێرانە ئەگەر بێ و لە فەیەک بخۆن خواردنیی کوردەواری لێرە بخۆن زیاتر پێیان وایە کە چێژ و تایبەتمەندیی خۆی خواردنی ماڵ زۆر خۆشترە لەم خۆشیەکەی بەس کاتێک کە دێتە دەرەوە پێویستە خواردنی دەرەوە تاقیکەیتەوە ماسم لە شوێنە گەشتارەکان چ بکەوە بێت خواردنەکانی تری بە گشتی خۆشن بەس بەڕاستی مەلو یاری هاتی شوێنەکە بۆ یاریگە لە خۆشە ئێستا یاری زۆر جار ینی لە ئیسکان جارێک چەندجار پشێوی دروست دەبێت لە نێوان هاندەرانی زیاتر بەرشەو ڕیال ئەوەی کە من ئاگادارم ینی بۆچی وابێ بۆچی هەر کەسە و مەسەن ڕێز لە بەرامبەرەکەی نەگرێت وڵای خۆی ئمە پێویستەوە بەرامبەرمان ڕێزگرتنێکە بێت چونکە پێویستناکە لە سەر کەسانێک کە نەیان ناس شتێک بە شتێکی خۆشیەکە یاریەکە خۆشیەکە ببینی نەک بە تونند و تیژی سیرکردنی یاری لێرە لەگەڵ ماڵەوە جیاوازێکی زۆر خۆشە بەڕاستیدا زۆر خۆشە بە کۆمەڵ چێژە بینێ چێژی زۆر جیاواز بەخێر بێت سەر چاوەکە دەبینیم لێرە لە فەی دەخۆی بۆ لە ماڵێ نان نەخوارد و هاتی لێرە لە فە بخۆی یانی تایبەتمەندی ئێرە چییە لەگەڵ ماڵ وڵا خواردنەکانیان خێرایە و خواردنی خۆش ئێرە سەفەریە و وەک ماڵەوە نییە بەدڵ خۆت ئێرە بە شێوازێک کە دەبین گەنجان زۆر شوێنەکە بەس گەنجە شوێنەکە تایبەت بە گەنجێرە خواردنەکانیان هەموو شتێکی بەدڵ گەنجێرە کافتریایە و زیاتر گەنجی لێرە بۆیە ڕووەکە نێرە ئەم شەویش کە زیاتر تۆپانە بۆیە حەزما لێرە بووە خواردنێک هەیە لێرەکە لە ماڵەوە نەبێ سەر و پێ و تەشری بۆ ئانە خۆوانە لە ماڵەوە شەیە ئاخر لەو دەقەی حازر نییە شەوانەی ئیسکان بینەرانی بەڕێز و خۆشەوی زەرۆکە ئاماژەمان پێکرد یعنی بە قەڵەباڵغی گەنجانە و هەروەها زۆرە و زۆری لە خواردنەکانیان لە شێوازی دانیشتن ینی وەکو گەنجانێک باستیان کرد ئەوە نیە لە مەتعامێک لە شوێنێکدا بنیشی لە ژوورێک بێ هیچ دیارێ دیار نەبێ لێرە لە شەقامێکی کراوەی وەکو شەقامی ئیسکاندا دنیشی گەنج هەم سەیری یاری تۆپێن دەکا هەمیش ئەو خواردنێک کە حەزی لەیە دەیخوا هەر وەکو ئاماژەشیان پێکرد لە هەندێک لە گەنجەکان ئەو جۆرە خواردنانەی کە لێرە هەیە لە شوێنی تر نییە بۆیە گەنج زیاتر شەوانە بۆی کە کاتێکی خۆش بەسەر بەرێ بۆ ئەوەی کە بتوانێت کۆچۆن دەڵێ وەکو خۆشیان دەڵێن جەوێک بگۆڕن سەیری یاری بکەن بەیەکەوە هاوڕێکان یەکتر ببینن دێن بۆ ئەم شوێنانە و تاوەکو چۆن دەڵێ ماندوێتی ڕۆژیان یاخود ئەوەی کە هیلاکەتی ڕۆژیان لێرە بەسەر برن هەرچەندە کە بەداخەوە ئێستا هیلاکەتیش وەکو پێشتر نەماوە کار و کەسابەتیش ئەوەندە زۆر نییە بابزین ئەو برا پاق لە فرۆشەمان چ دەڵێ سەلام عەلەیکم ئەحواڵت چۆنە باشی پاقلەش یەک لە سیمایەکانی ئەو بازاڕەیە ینی دیارە لەو بازارە پاقلە وەکو دەڵێ شوێنی تایبەتی خۆی هەیە خەڵک چۆن ینی دێن بۆ پاقلە کڕین ینی بەبا ئێستا جیاوازیش کردووە لەگەڵ فترێک پێش ئێستا چکە دنیا تۆزێک بەرەو ئەو گەرم بوون دەڕوە طبعا هەر ئەم ساڵ فەرقشیە لەگە پاریش لەبەرەوەی باری گوزانی خەرێک زۆر باش باری گوزرانی خەڵک وای لێ هات پاقلەشی بێنەکڕێ نەک ئەوە لە هەموو ئەوکان خاصن شەقامی ئیسکان تەئسیر لەسەر هەمووی کردووە نەک لێی من یعنی زۆر تەئسیر کردووە باری گوزرانی خەرک و ئێستا لە هەموو نەعیە وەکو فرۆشیارێک وەکو ئەوەی کە لێرە عەرەبانەیەکت هەیە و شەوانە چەند ساڵی لێرە عمرێکە 23 ساڵ ئەو 2 ساڵی زیاتر با بڵێن کە قەیران بووە لەگەڵ ساڵەکانی ڕابردوو بە فعلی ئەنی هەستان بەوە کردووە کە بازارکەم بوو کەسی 170 فەرقی کردووە بەڵێ من چەند ساڵە ستانان بەلایکی می 30 کیلۆ فرۆشتووە هەر 30 کیلۆ باقلەی وشک ئێستا کە ئەم ساردستانێ بەخوای 10 کیلۆ سەرف نەبووە ینی هیچ شەوێک 10 کیلۆ سەرف نەکردووە بازارەکە وای لادو خەڵکە ئەو ئیمکانەتی نماوە کە بیبا بۆ ماڵەوەش بۆ لێرە جێگای بخە و بای 5 زاری بۆ ماڵەوە بەڕاستی زاران ئەوە بوو کە لێرە دەهات بای خۆ دەخوارد بۆ ماڵەوەش دەبێت خۆی دەخوارد و بای 5 زار شتێک بۆ ماڵی بۆدانێ
لە فەی ڕێز دەکەیت چ باسە بەخوا ئەوە هی من نییە و لە فەهیوانەیە برادرانەیە ئەم ناتیمەوەی بکڕم بکری ئێمەش قەزم ئەوەیە کە بیکڕی ئارێ وەڵا هاتیمە لە فەی بکڕین و لە فەی بخۆین و ئەزە لە فەکەی لێرە دەخۆیان دەبێ ناوەڵا هەتا ماڵی دەبم هەتا ماڵی ڕاوەستانی نییە ئەقەب لە فەی دەخۆی دەست خۆش بنا من سپاس دەکەم شوێنیت کە نەبوو لە فەی لێ بکردن ها ئیسکان بەخوا لەکناو کابرای نەبی ئەم لە فەی ناخۆم لە لێ دەکات لە ماڵی ڕابێ بۆ ئێرە بۆی کە لە فێکی بەخوا لە فەکەی زۆر خۆشە ئەرێ لە فەکەی خۆشە لە فەکەی چاکەم ینی ئەوەی هیچ کە لێرە مەسەرەن خەڵک دەیکڕە و دەیخوات تەنانەت بە ماڵیش دەبنەوە ئەرێ وەڵۆ ئێستا ئەم لۆ خۆم ئەلێراوەم خواردی لە فەم خواردی هاوش ئەرێ وەڵۆ هەموو ئێوارانە و ئیشمنەوە هەموو ئێواران باشە لە ماڵی خواردنت لە بۆ دروست ناکەن بە هەربەنی خۆم کەس جێلێ نەبی بینێران جێیان لێنێ کەس ئاگەری نییە با جێ لێبین هەموو ئێواران هەرچم حەز دەبی دەخۆم بەس ئەو لە فێشە دەخۆین ئەرێ وەڵۆ یعنی وەکو بری فێر بنێتەوە ئەرێ بەخوا مەسەلە چی ئەوە هەیە کوردی دەرێ فێرکەلام فێرمەکە ئەگە فێرت کرد لە بیریان دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم سەرکەوتوبی بەرزان ئەم زۆرە شێوازە برژاندنی مریشکە جیایە ینی لەگەر ئەو بماوەسێدا وەڵا ئەو مریشکە سەر ڕەژوو شاورمە سەر ڕەژوو شاورمە سەر ڕەژوو شاورمە لەسەر ڕەژوو یعنی لەسەر خەڵوز بە تامی چیایە؟ وڵای ئەوە ئەمێ مەسیلەن بەهاراتی تورکیە دانێ بەهارات چ جیاوازێکی هەیە لە ناوی کەداتان ناک نای وەڵا ڕان و مریشکە بەس ڕان و مریشکە بەس ڕان و مریشکە بتەنێ خەڵک زیاتر حەزی لەوەیە یان لەوەی کە بەغاز ئەو باشترە و سەحیترە لەوەی سەحیترە جوایت برژێکەوان و مریشک و لەسەر ڕەژوو گلێکێتان بێ و تەوری نامێت چەوری گەنج زیاتر ڕوو لە ئیسکان دەکەن شەوانە زیاتریش حەزیان لێە هەر هیچ نەبێت لە فەیەک بخۆن مەسەرەن خواردنێک بخۆن لێرە گەنجان ڕوو لە ئێوە دەکەن زیاتریان ئەوەتە بۆ ماڵ دەبرێت وەڵا لومای سەفەری باشتر دوێن سەفەری باشتر درێنیان واللهی شەوانە لەگە برادران خۆشە شوێنێک خۆشە ئەوە سەردانی دەکەین و ئەو لە فێژ ئاتەن لەگە برادرانە هەر دێنە ئێرانە بۆچی هاتی بۆ ئێرە مەسەرەن تام و چێژێکی هەیە و کوبەیە واللهی کوبایدی هەر لە قەدیم و هەر هەبوو خۆشە و جەوەچ دەگۆڕن هاتنی ئیسکان و هەر زیاترکردنەکەی جیاوازی هەیە لەگەڵ شوێنێکی تر لەگەڵ مەتعامێک خۆ مەتعام و شتی زۆر هەیە لە کوردستان جیاوازەکە چێ گۆڕانکاریەکەی ناکرێتەوە ئەم ڕۆژێ لە فەبی ڕۆژە کەبابی ئیدی گۆڕانکاریە گۆڕانکاری برێنەری خۆشە ئەو ڕۆ خواردنەک سبەینە خواردنشکە ئەو کوبەیە چۆن دروست کوبەیە ساوە پیرخەنیە و ئاردا پیرخەنیە و ئاردا ئەوەش گۆشتە و کوشمیشە و پیازە و کەرەوز و تەماتێ و گۆشتی خۆماڵیە یان خۆماڵیە بەبێ منەتە خۆماڵیە دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس هەتی دو قسەمان لێ بکە یعنی گەنجان زیاتر ڕوو لە ئیسکان دەکەن شەوانە ئەوەی کە تۆی هێنە ئێرە بەو شەوە زیاتر خواردن یان شتێکی ترە والله هەر لە بۆ خواردنەکە و پیاسەک و تەمەشای گەمەکەش دەکەین ینی میم گەمەکە هەبێ و خواردنەکەش هەبێ و پیاسەیش هەبێ و دەکەی یارە پیاسەکەش بکەین و جەوەکی بگۆڕین و هەرەوەیە چ هەیە بۆ گەنج ینی گەنج چی بکە مەسەن تەنها شەو لێرە بەسەر بەرێ یان ناوەڵە خۆ هەموو کاتێک شەوە تو هەر لێرە بەسەر بەری ناوە ینی هەر شتەکە کاتەچی ئەوێ تۆپانێکە شتەکە لە خۆت بەسەر دەبەی لێرانە بۆ شتەکارەوە نییە هەموو شێ بێ ئیسکان و ئەوە بی ئاخۆ گەنجان ئەوەندە بوو حەزیان لێ بێن سەرێک لە شەقامی ئیسکان بدەن شەوانە چەند کاتێک لێرە بەسەر برن خواردنەکانی بەعام هەموو خواردنەکانی لێیە خواردنەکانی خۆشە ئەوەیە جیاوازەکە شوێنێکی گشتیمان نییە تەناوەی هەیە ئیسکانەکە بتوانە هەمویان بێکۆ دابنیشن دوو قسە بکەنەوە بە پارێکی کەم بتوانە خۆشێکی باش بکەم بخۆیان ناجاتر لەگە برادران خۆشە دادەنیشی کە خواردنەش دەخۆین بە جەماعی خۆشە لە ڕاستیدا شوێنێکی زیاتر کۆمەڵایەتیە خەڵکەکان زیاتر کراوەنە هەروەها لە ڕووی چینایەتیش چینی وەسەد زیاتر لێرکانێ لەگەڵ نزمتر ئێرە خواردنەکانیان جیاوازەکەی ئەوەیە کە بەیانیانیش ئێرە وەرە سێ شەوەیەرەیە ئیسکان چ چێژێکت پێ دەبەخشێ ئەو خواردنانێک کە لێرن چ جیاوازی و چ تایبەتمەندیشیان هەیە لەگەڵ ئەو خواردنانێکە لە مەتعەمەکانی تر لە شوێنەکانی تر لە ماڵی هەیە بەخوای خواردنەکانی تەبەن خۆشە خراپ نییە ئارێوەڵا ئەوەندە خۆشەتەوە بڵێ هیچ جیاوازی لەگەڵ برادران هاتینە تەمەشا ئەو یاری وشتانە دو قسەکە عادی دو قسەکە بەنسبە چێ
ینی باس خەلووسە لێرە هەیە لە ماڵ نییە خەڵوزەی کە لێرە هەیە لە ماڵ نا نا مثلەن چای خەڵوز یاخود بە چای ڕەژوو لێرە هەیە مثلەن خواردنی کوردەواری هەیە هەندێک شێوازی خواردن هەیە کە لە شوێنەکانی تر نابیندرێ بەخۆی ئیسکان دەزانێت چیە لە ئیسکان لە ئەوەلیەوە بە خواردنەوە مەشهورە ئیسکان لێرە بوویتە منافەسە مەسەلەن ئێستاکە قەدیم هەمووی ڕۆسوشتیوا بوو ئێستا هەمووی گۆشتی خۆمانەیە مەسەلەن تەماشاکەەوە ڕان لە پێت چاوتە یعنی خواردنەکەی باشە تەبیعیە هەمووش بوویتە منافەسەوە هێوانانی گەنجەکەیە پێیشە دادنیشی تۆپانەیە ئەوە منافەسەکە لەسەر شتی باشە منافەسەکە لەسەر شتی باشە یعنی قەدیم ئێستا قەدیم بەس ئەوە هەبوو گەزغازی هەبوو دشا دوای دانرا ئەوەی کە دانرا سووداش دانرا بەس ئێستاکە بەزانە ئەگەس هەیە کامەرانەیە ئەو هەیە ئەو هەیە منافەسەیە هەموو شتێک ئەوەیە سیرکردنی یاری لێرە تامێکتری هەیە بەخوای تامەچیتری هەیە بەس هەندە جارانی دەبتە کێشە و مشاکل لە مابینی دوو فەریق ریال و ئەو کاتی ریال و بەرشلۆنەیە جمهورەکە زیاترە ئەوان بە هەزاران کیلۆمەتر لێرە دوورن دەیبنەوە پیرۆزیان بێ هەوادارانیش بادڵیان خۆش بێ بەڵا خەرکەکە وەڵاوان جێجانی نێزەلامێ لەکوانە خۆی دەکوشی لەسەری قوماری دەکە لەسەری شتێکی خراپە بەڕای من بەڕاستی بەنسبەتە خۆم تەماشای تۆپانی ناکەم دانیشتنەکەتان لێرە خۆشە باڵێتان تێک نەدەین ئەو دانیشتنە تام و چێژێکتان بەخوای هێوارانەوە دەمینی لەگە برادران دەی لەکواندا دەنیشین ئەوەیە مەسەلەن هاتیمە نانەچی بخۆم لە ئیسکان نانەچی بخۆی زۆر جوانە زۆر جوانە نانەچی بڵێ دەڵێن نان لە ماڵێ پارۆنانێکی ماڵەوە زۆر زۆر خۆشتر لە هەموو خواردنی دەرەوە وایە بە تاکید بەس هەموو کاتێک لە ماڵێ نان ناخورێ ئەمن ئێستا تەماهیم سویتە مەسەلەن گۆشتی هاتیمە ئیسکان لە فەچی بخۆمیان چ جیاوازێکی خواردنی ئێرە لەگەر ماڵیان شوێنەکان وەڵا لە ماڵە وچی دادەنیشن بەناو ئاجەوەکی نانەچی دەخۆی وچی دێنێ ئیسکانیش بەناو ئاخۆشیێکی نانی دەخۆی هەموو جەوە جەو ئەوەیە ئەساسەکەی برادەرەکان دەبینی تەوان برادەر ئەو خەڵقە خۆشەی دەبینی لێرە لەناو ئیسکانەی ئەو گەنجانە دەبینی و خۆشەوە لەناو قەڵەباڵەکەی ئینشاءڵڵا خوایە و خۆشیەمان لێ تێک نەدەنوتەوە خۆشەویستانی پەیامی تۆ ئەمە پەیامی ئەم گەنجانە بوو گەنج لێرە بەم شێوازە شەوانە بەستەری دەبن و هەروەها لێرە وەکو باسییان کرد تابوچێژێک لە خواردنی ئێرە لە دانیشتنی ئێرە تەنانەت لە سیرکردنی یاری لێرانە جیاوازی هەیە لەگەر شوێنەکانی تر هیوادارم کە ئێمەی گەنج یاخود با بڵێن گەنجان بە تایبەت هەرچەندە دەڵێن زارزات تۆ گەنجنی بەڵام هەر خۆم پێ گەنجە تا ئێستاش بتوانین کە چۆن دەڵێ دڵی گەنجان خۆشکەین دڵی تەواوی ئەو هاوڵاتیانی کوردستان خۆشکەین و ئەم قەیرانەی کە هەندێکیش لێرە باسییان کردوتیان بەڕاستی قەیران وای کردووە بازار کزی پێوە دیار بێ ئینشاءالله و قەیرانش کۆتایی پێدەیە کوردستانیش هەر بەرەو ئاوادانی و خۆشی و ئارامی دەڕوە تاوەکو بتوانین لە هەر شوێنێکدا بنیشین پارۆنانێکی بە ئیسراحەت بخۆین تاڵقەیشتر تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ